دکتر لقمان شیروانی جی کدی افریقات گلمه دا به شارزای جنگه هی و از بجم جنگه پاریزی کل دست به که هر کسی که جی خوبه که جنگه پاریز دادن نیاسین افریقات گلمه دا بود گل بازی راتر ام گوتو بیش سپاس گله گله بخیرات ممنون سپاس جنگه جوانی کردستان دا دکتر زور کەباسی ژینگە پارێزی دەکرێت هۆشیاری ژینگەی ئەو هۆشیاری زۆر بۆ خەڵک گرنگە کە بتوانن چۆن ژینگە بپارێزن و چۆنم هۆشیاری بڵاو بکرێتەوە جەنابەت لەم بارەوە چۆن نەتوانیت بۆ هاوڵاتیان زیاتر ڕوونکردنەوە بدەیت سلااو بۆ جەنابتان سلااو بۆ بینەرانی عزیز هەروە ئەم ڕۆژە گەرچی ئێمە لە کارە ساتێک و تووشی ئەم حاڵەتە بووین بەڵام پیرۆزباییمان هەیە بۆ ژینگە دۆستان و ژینگە پارێزان ومێد دەکەین هاوڵاتیان و هەنوشتمانانی ئازی ئێمە ژینگە بە ماڵی خۆیان بزان ئێمە دوو بنچینەی سەرەکیمان هەیە بۆ پرسی پاراستی ژینگە کە توێژین و زانستەکان پێی گەیشتون و بەشێکی ئەزمموی وڵاتان لە ئاستی جیهان پێگەیشتون بە بابەتی یەکەم هۆشیاریە دووەم یاسایە هەر کاتێک هەر کۆمەلگایەک هەر دەوڵەتێک هەر نەتەوەیەک بێژینگەکەی پارێزراو بێت دەبێت لەسەر ئەو دوو میکانیزمە ئیشکا گەرچی میکانیزمی سێمیجی ساهاتۆتە پێشەوە پێدەڵە هاندان وێڕایوکە ئێمە هۆشیاریمان پێویستە هاوڵاتیانی ئێمە لەسەر هەموو ئاستە جیاوازەکان هۆشیار بێ دووەم ئەگە کەسێک ئەو هۆشیاریە پابەندی نەکرد لە پرسی پاراستی ژینگە دەبێت ئێمە یاسا بەرامبەر و کەسانە بەکاربێنین ئیجاعاتی یاسایی بکەن لە پێنا ئەوەی کە ژینگە پارێزراو بێ خاڵێکی تر ئەوەیە ئەگەر ئەم دوانە هەستمان کرد وەکو پێویستین دەکرێت خاڵێکی هاوبەش دروستکەین هەر هاوڵاتێک کە بزنسێکی هەیە کە بازرگانێکی هەیە هانی بدەین بۆەوەی کە ئامێرەکانی وەسایلەکانی بازرگانەکەی دۆستی ژینگە بێ دەکرێت لە بەرامبەر ئەو حکومەت هاوکاری بکە وەکەمتە ڕسوماتی لێ وەربگرێ وەکو ئێستا هەیە خۆشبەختانە لە حکومەتی هەرێم هەر کەسێک ئۆتۆمبیلێک بێنێ کە بەکاربە کار بکە بەس بەکارەبە ئێمە حکومەتی هەرێم تابلۆکەی بێ بەرامبەر پێدەدا ئەوە هاندانێکی زۆر باشە وێت دەکەم هاوڵاتانی ئێمە ئامێری دۆستی ژینگە بەکاربێن و ئۆتۆمبیلەکانشان بە هەماشەوە بەحسێ یعنی عالیە یاسایی کرد حکومت شێت سەر جادەیە تایبەتیژی هاتن و چونە شوفێرا کۆنتڕۆل بکات هەر کەسێکی هاری کار بێت ژینگە پارێزیەدا تایبەتیژی ژ عالیە ڕسومات و باجێ و هاری کار بێت لێ خوتناوە ژینگە ها هەسا بەرفرەدا خو حکومت نایەت کامیرێت چاودێریە سەردارا بدانێت هەر کەسێکی گلێشی پاوێژت بێتە سزادان ئەف کارەیەش هەمیوە زەحمەترە چاو ئەف کارە بێتە کرد دروستە ئەمە بۆچی دەڵێن هۆشیاری گرنگترێت لە پرسی یاسا بەرامبەر بە خەڵک ئەگە هاوڵاتێک هۆشیار بوو هۆشیارە گەیشتەوەی کە پابەندی لای دروستکە پێویستمان بەوە نییە کامیرە بەدوایەوە بێ یاخود تیمەکانی پاراستی ژینگە و لانی یاسایی بەدوای بەڵکو ئەو کەسە خۆی هەمیشە ژینگە پارێز دەبێت من نامی وحتی خۆم بکەم بەڵام هەر کاتێک نەک لە وڵاتێکی خۆم لە هەر وڵاتێکی تریش بم ئامادە مەسەرەن نیو ساعتش بەدەستمەوە بوو ئامادە نەموشت فڕی بدەم بەڵام گەستی ئەوانەوە شتێکی زۆر کەمە ژینگە بەس بریتی نییە لە پاش باوفرێدان بەڵکو ئەگەر هاوڵاتێک ئۆتۆمبیلەکەشی دووکەڵی کرد ئەو پێویستە ئۆتۆمبیلەکەی چاکە واگە لە شوێنێک ئەمە سەرپێچێکی ژینگەمان دیت پێویستەکە لاەنە پەیوەنددارەکان ئاگادارکەینەوە بۆی ئەو سەرپێچانە لە ناو بەرین یاخود نهێلن چووکە ئێمە هەمومان یەکسانی لە پرسی ژینگە هەر شوێنێک کە ژینگەکەی پیس بوو دڵنیا بە ئەو شوێ کەسەش پیس دەبێت لەبەرەوەی ئێمە ناتوانین وڵی شوێنێکی دیاریکرا بۆ خەمەندا بنین هەوایەکی پاک هەڵبمژین تو هەوایەکی تر هەڵبمژی لەبەر ئەوە لە هەر شوێنێکدا ئێمە بووین یەکسان ئێستا بە جیاوازی تەمەنمان بڕوانامەکانمان خەڵکی کام شوێنی چ شێوەزارێکمان هەیە بەڵام ئێستا ئێمە هەمومان یەکسانی لەگەڵ ئەو تیمە بەڕێزانێکە وەکو یەک هەوا هەڵدەمژین ئەگەر ئەم هەوایە پاک بوو هەمومان هەوایەکی پاک هەڵدەبژین ئەگە هەواکەمان پیس بوو لە هەر ئاستێک بین لە هەر بەرپرسارەتێک بین سەرمایەکەمان هەر چەندە جیاوازیمان نییە ئەم هۆشیاریە چۆن دەکرێت بڵاو بکرێتەوە ئەمە لە خێزانەوە سەرچاوە دەکرێت لە پەروەردەوە لە نێو قوتابخانەکاندا یا لە ڕێگەی ڕاگەیاندن و میدیاکانەوە تا چەندە کارتان کردو بتوانن کۆی ئەم بابەتانە بەیەکەوە بەکاربێنن بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ پاراستنی ژینگە بەگشتی لە هەموو بارەکانەوە ئەو جرام وت هەمیان بەڵام ئیتر پێویستمان بەوەیە چۆن ئەمە هەمیان بکەین ینی پێویستمان بەوەی خێزانەکانی ئێمە هۆشیار بن منداڵەکانە پەروەردەی ژینگەی بکەن قوتابخانەکانمان ناوەندەکانی خوێن زانکۆ مامۆستانی ئاینی میدیا هەروە حکومەت خودی خۆی پسپۆرانی ئێمەمانان لە کەلەوبارە کار دەکەین شەو ڕۆژ نەناسین خزمەتێکی زۆرکەین جوودێکی زۆرکەن لەبەر ئەوەش چاومان لە هیچ پاداش شتێک نەبێ هەموو ئەمانە کاریگەری هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە هەموو وڵاتەکان ئەزمونەکان ئەوەی سەلماندووە هەندێک جار هەیە مرۆڤ خۆی حەزی بە لاساریە کەمتر حەزی بە پابەندبوون هەیە لەبەرەوە کەسێک ئەگەر هۆشیارێکە وای لێ نەکرد بگاتە حاڵەتی پابەندبوون ئێمە پێویست دەکات ئیجراعات بکەین بەڵام بێگومان هۆشیاری نقطەیەکی بەهێزە نەکو تەنها بۆ هاوڵاتێک بەڵکو بۆ بازرگانێکیش گرنگە بازرگانەکانی ئێمە کاتێک کە بازرگانیەکەن کارێک نەکەن پێچەوانی ژینگە بێ کارگە و معمەل و کۆمپانیەکانان دووکەڵ دەرنەکە بۆن دەرنەکە زەوی پیس نەکە بە تایبەتی من هەمیشە قسەیەکم
گرنگێکم هەیە کە ئێستا ئێمە ئەم بۆنەیە کارەساتەکەی یا سەرچاوەکەی بیرۆکەی لەوە هاتووە کێمە لە 16/4/1970 تووشی ئەو کارەساتە بووین لە بالیسان بە چەکێکی مای لە ئێمەدرا بەداخەوە دەمێ ئەوش بڵم نار و دژمنەکانی ئێمە هەتاوکو ئێستا هەر لێمان دەدەن و شەهیدبوونی چەند هاوڵاتێکی ئێمە لەوانەیە بۆ کاتێکی دیاریکرا و کارەسات بێ بەڵام کارەساتە ژینگەیەکان بۆ سەدان ساڵ دەمینێنەوە لەبەر ئەوە وەکو دەڵێ ئێمە پێویست دەکا هەمومان ژینگەمان خۆش بێ کە هاوڵاتیەک لە پێناو تەندروستی خۆی ژینگەی خۆش بوێ ئێمە ئەرکمانە لە پێنا خوێنی شەهیدەکانمان لە پێناو نیشتیمانەکەمان کە خاڵی کۆکەروی هەمومانە ژینگەمان خۆش بێ و ژینگە پیس نەکەین دیتناتە دکتۆر وەکی دەیمۆژە پێگیری ئەف هەمی ڕێکە پێتڤینە ژ بووی هوشیارکردنا کۆمەڵگە هێلسەر پاقشڕاگرتنە ژینگێ لێ پڕاستیژی ئەو کاریگەری هەبیە یانژی بەرێ باب و باپیرەتمە باشتر بینە ئەت پاراستنا ژینگە هێدا ڕەوشتل بەرامبەری ژینگە پارێزیە چکە هندی بیرامەتێت يعني از زاروک بیمت نافراگهاندنه دا کشف نکم يعني و 20 هنده سال هم نافراگهاندنه دا روزانه امی بحث کنوب مخابنی و يعني بجيب مخابنی و دورو برید ویری هکنو که ام بگرین استا سری رسمی کم گلیشی پیساتی مخابنی و بو چی کاریگری مینه وکو بحثم کرد اما دبی هوشیاری بگاته پابند بون يعني ولو كسب كاتشون إسا هاولاتيك ناتواني بشورتك وفاني ليك بيشرم بي بسر جادة بروا بيضان كالتشري أو خلقه كولتوري أو خلقه دبي بقات أو حالتي إما كبيا ما شرم بي بيا ما انتوان بي جابو علمي جنابتان دروان قدينك شو ما وسان قسيكي جوانيان هيا برسي جينجا ما في قشتية وهذا حق الناس مثلا من إسا أول بيشبان ديارة كهاولاتي كاتو تيرو باشبان جيهشتوا أما تاواني كدوا تاوان برانبر نشتيمان تاوان برانبر دين تاوان برانبر أو خزبون دوستانه كسبيدين أمشونا ناتوان لێرە دابنیشن لەبەر ئەوە ئەگەر ئێمە پرسی ژینگەمان وا سیر کردووە گۆشەنیگەمان وا بوو کە ئێمە تاوانەکەین بەرامبەر نیشتیمان بەرامبەر ئاینەکەمان نقطەیەکی زۆر بەهێز دەبێت کە ئێمە پارێزگاری لە ژینگە بکەین چونکی دڵنیا بە ئێستاکە لە زۆر شوێن کە گوتومە بڵێن هاوڵاتێک کە نیشتەجی ئەم دەڤەرەیە ئاژەڵ و مانگاکەی بێ ئەو مادە پلاستیکانە بخوا ئەگە بەهۆی ئەم مادە پلاستیکان ئەو ئاژەڵ بمرێ ئەو کەسە تاوانی کردووە تاوان بەرامبەر سامانی ئاژەڵی نیشتیمان تاوان بەرامبەر ئەو هاو نیشتیمانێک لەوانێ بە چەندین ساڵ توانی بێتی ئەم مەڕوو بزنە بەخێو کە تا گەیشتۆ بێرە هاوڵاتێکی بێموبالاتی ئێمە کە بەداخەوە پاشماوەکەی جێ دێڵێ کە ئەو مادە پلاستیکانە بۆنی خۆراکی لێدێ لەوانەیە ئاژەڵەکە بیخوا چ چێوی بێ وەخت چ ماڵی بن بە دڵنیاییەوە مادەی پلاستیک لە گەدەی ئاژەڵ شی نابێتەوە دەبێتەوە کاری مردنی لەبەر ئەوە پێ زۆر گرنگە ئێمە پرسی ژینگە بە پرسێکی زۆر گرنگ بزانین هەم نیشتیمانی بێ هەم ئاینی بێ هەم ئەخلاقی بێ هەم ئینسانی بێ گەلک سپاس دکتۆر لوقمان شێوانی شەڕەزای هوشیارکردنا ژینگە پارێزیە تو دیالمەداوی گەلە خۆشحاڵ بن گەلە خێرات